بەڕێزێ ماوەی چەند ساڵ لە بەردەم مزگەوتەدا کاری فرۆشیاری دەکەیت؟ وڵای ئەو نزیکەی ژمانگە ساڵێکە بێ. ئەمە چەند ڕۆژێکە ئەم هێڵکاریە لەلایەن ستافی مزگەوتەکەەوە کراوە تا چەند سوودی بۆ تۆ هەبووە؟ وڵام من دەستخۆشیم هەیە بۆ ئەوان و بۆ ئێوەش دەستیان خۆش ویشێکی زۆر باش و چاکیان کردووە بۆ ئەو خەڵکە کە لەیراش دەفرۆشن. ئەم هێڵەکە بۆ تۆ دانراوە بەڕێزی پێوی پابندی لە ناو چوارچەوی هێڵەکەدا پیکابەکەت ڕدەگریت؟ بەڵێ بێگومان هیچ دەرناچین و بۆی هەم ئیزدحام دروست نەبێ و هەم ستافی مزگەوتەکەش بێزار نەبن و ئەو ناوەش پیس ناکەین و ئاوا ڕێکوپێکیشی خۆمانەکەین. ئەگە جیاوازیەکەم پێ بڵێ پێش هێڵەکان لێرە چۆن بوو ئێستا چۆنە؟ وڵای برای گیان پێش هێڵەکان کابرا هەر کەسێکە هاو بە ئارەزی خۆی لێرا سیاری ڕاگرت ئەڕۆی شتی پیسی بەژەیە لە بەردەم مزگەوتەکە هەم دیمەنی ناو مزگەوتەکە و ناو ئینەکەشی بێزارەکە خەڵکەکەشی بێزارە کرد و ئەو ناوەشی پیسە کرد. بەس ئێستا باشترە ئێستا الحەمدولیلا کە هێڵەکە کێشراوە دەستیان خۆش وێشێکی زۆر باشیان کردو. قەرەباڵغی کەم کردوتە لە بەردەم مزگەوتەکە بەتایبەت ڕۆژانی هەینی؟ زۆر بە دەرەجەی یەک باشیان کردووە قەرەباڵغیشتی کەم کردووە نەیەڵەوە بەڵام جاران زۆر ئیزدحام بوو عەمەل نەیاو خەڵک بێسێ لێوە.